گەورە سەبووریتان داتان دوای ناخۆشتان خی گەورە سپاس دیارە ئەم شەو ڕووداوێکی هاتوچۆ ڕووی داوە کردووە بەڵام سێ مناڵی تێدا بۆ کەوان ڕزگاریان نەبووە لە ماڵەکە کە شەوی هەینی لەسەر شەمە ئۆتۆمبیلە دەستی وەرگرتێ و گوتی سیارە لەمە بزر بوو بقدم کاروان میراودەلی بەڕێوەبەری بەروی شارستانی کانێکی زۆر لێرانە بە دوایی یەکلاکردنەوەی چارەنووسی ئەو سێ منداڵەی کە بەداخۆڵنەوە لە نێو شەپۆ لە بێبەزەیەکانی ئاوەکەدا ون بوون مینای تەمەن 17 ساڵان کە تازە هیوای بۆ داهاتوو دەستنی لەوەندی 7 ساڵان و ئادەمی تەمەن 3 ساڵان کە هێشتا زمانیان بە تەواوی بۆ وشەی ژیان نەگەڕا بوو. تەرمی ئەو دوو مناڵەی کە ماوە لە نەوروبار بەردەوام ئەو ڕۆژ هەرێکی دوێنێ بەربەس لە هەندێک شوێن نییە بەشێکی دانراوە بەس لە بەشێک لە شوێنەکان نییە بە درێژایی ڕووبارەکە ڕێکە و شوێنەیە کە ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوودا نەبوونی بربەس لێرە و لە بەشێکی تری ڕێگای هامڵتۆن وای کردووە لە کاتی بوونی ڕووداوی هاتوچۆ ئۆتۆمبیل بەرەو ڕووبار هەڵبدێرێ. ئیتر کاتیەوە هاتووە لە بڕی ژماردنی قوربانیەکان چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەم ڕێگایە بکرێت تا چیدی کە خەمساردی لایەنەکان و بێباچی شۆفێران خەندەی سەرلێوەکان لە نێوشەپۆ لە بێبەزەیەکاندا ژێر ئاو نەکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گەلی عەلیبەگ لە ئیدارەی سۆران.